شهيد محمد إبراهيم شمة أمين. شهيد محمد إبراهيم شمة أمين لسال 1956 لشار النعمانية لباريزغاي واسط هاتس الدنيا. خوانين السرطايو ناوندي لو شار خوانية ورجە دەستگیرکردنی خوێندکاری بوو لە ئامادەیی پیشەسازی. لە ساڵە 1981 لەلایەن ڕێکخراگەی کوشتنکار ڕەژیم ڕەمیاگ بەعس دەستگیر کریا و تۆمەتە ئەوەک سەروە حزب داوای ئیسلامی بووە. ئی شەهید زۆڵم لێ کریاگ و بیتاوانە لە ساڵە 1983 دریا لە سێدارە.